حزوری ناڕەوای نێونەرانی ڕەژیمی ئیسلامی لە کۆبوونەوەی ساڵانەی ڕێکخراوی جیهانی کار. ڕۆژی هەینی حوتی جۆزەردان 112هەمین کۆبوونەوەی ساڵانەی ڕێکخراوی جیهانی کار ILO لە مەقەڕی سەرەکی ئەو ڕێکخراوەیە لە ژنێف دەستی پێکرد. شاندی 178 وڵاتی جیهان لەم کۆبوونەوەی ساڵانەدا بەشدار. ئەگەرچی ڕێکخراوی جیهانی کار بە پەیڕەوکردنی سیاسەتی سێلایەنە دیفاع لە پەیوەندیە ئابووریە کۆمەڵایەتیە سەرمایه‌داریەکانی زاڵ بەسەر جیهاندا دەکات، بەڵام بزوتنەوەیەکی جیهانی شکۆداری کرێکاری و بە تایبەتی یەکێتیە خەباتکارەکان بە خەبات و تێکۆشانی درێژماوەی خۆیان توانی بیانە کۆمەڵێک ڕێککەوتن و ڕاستپاردە و ڕێککەوتنامە بخەنە دەستوری کاری ئەو ناوەندەوە کە تێیدا داکۆکی لە بەشێک لە مافە بنەڕەتیەکانی کرێکارانی جیهان دەکرێت. لە کۆبوونەوەی ئەم ساڵیشدا وەک ساڵانی ڕابردوو نێونەرانی ڕەژیم و ڕێکخراوەکانی سەر بە حکوومەتی ئیسلامی بەشدارن. ڕێکخەرانی ئەم کۆبوونەوەیە زۆر باش دەزانن کە سەرەڕای ئەندامەتی کۆماری ئیسلامی لەم ڕێکخراوەدا وەدانی بەڵێنی فەرمی سەبارەت بە جێبەجێکردنی بڕیارنامەکانی، بەڵام کۆنوانسیەن و ڕاستپاردەکانی ڕێکخراوی جیهانی کار بەردەوام لەلایەن کۆماری ئیسلامیەوە پشتگوێ دەخرێن و پێشێل دەکرێن. چاوخشاندنێک بەسەر بارودۆخی ئێستای چینی کرێکاری ئێران کە مامۆستایان و موچەخۆرانی هەژار لە خۆ دەگرێت تەنیا چەند نمونەیەک لە کۆی سەدان بابەتی پێشێلکردنی مافی ئینسانی ئەم خوڵقێنەرانی سەروەت و سامان و نێعمەت و فەرهەنگی کۆمەلگایە ئەم ڕاستیە بەڕوونی دەردەخات. لەوانە ڕێگریکردن لە ڕێکخراوبوونی کرێکاران و سەرکوتی توندوتیژی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان، سەرکوتکردنی بزوتنەوەی سنفی مامۆستایان و زیندانیکردنی هەڵسوراوانی ئەو بزوتنەوەیە، پەرەسەندنی گرێبەستی سپی واژۆ، پەرەسەندنی دامەزراندن لە ڕێگەی شرکەتە پەیمانکاریەکان کە ئاکامەکەی بریتیە لە جیاوازی بەرچاوی نێوان حەقدەستی کرێکارانی فەرمی و نافەرمی، ناسەقامگیری دۆخی پیشەیی کرێکارانی پەیمانی و نافەرمی و هەروەها بێبەشبوونی بەشێکی زۆر لە کرێکاران لە بیمە کۆمەڵایەتیەکان و بیمەی بێکاری، جێگیرمانەوەی موچەی خانەنشینان سەرەڕای هەڵاوسان و دابەزینی بەهای دراوی کۆماری ئیسلامی، داڕمانی ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی لەگەڵ پەرەسەندنی پیشەی نافەرمی کە سەرچاوەکانی دەستەبەری کۆمەڵایەتی بڕادەیەکی زۆر بە فیڕۆداوە، دەرهاویستنی زۆربەی هەرە زۆری کرێکاران لە بازنەی یاسای کاری کۆماری ئیسلامی، یاسایەکی کە لەسەر بنەمای پێوەرەکانی چەوسانەوەی بێبەزەیانە و فقیهی ئیسلامی داڕێژراوە، پشتگوێخستنی ویست و داواکاری مامۆستایانی زەحمەتکێش و ڕاگرتنیان لە هەژاریەکی مۆچڵەقدا کە دوو کەڵەکەی ڕاستەوخۆ دەچێتە چاوی خوێندکارانەوە، یاریکردنی لانیکەمی حەقدەستی فەرمی چەند هێندە لە خوارهێڵی هەژاریەوە، بێبایەخبوونی گیانی کرێکاران بەهۆی ڕەچاو نەکردنی ئستانداردەکانی سڵامەتی و پاراستنی کار و هەروەها بەرزبوونەوەی ئاماری ڕووداوەکانی شوێنی کار، بە کاڵاکردنی بێهداشت و دەرمان، شوێنی نیشتەجێبوون، پەروەردە و تەندروستی، هاوکات لەگەڵ دەرچوونی دەوڵەت لە ژێرباری هەموو بەرپرسیارەتیەکانی بەرامبەر بە کرێکاران، هەڵوەشانەوە یان کەمکردنەوەی پاڵپشتیە دارایی، یاسایی و خۆشبژێوی و سەرنجام دابەزینی ئاستی هەقدەست و بژێوی چینی کرێکار، هەڵاواردنی بەرچاو لە دامەزراندنی ژنانی کرێکار و بێبەشکردنی جەماوەری ژنان لە هەر چەشنە پشتگیری و دەستەبەرێکی کۆمەڵایەتی، تونترکردنەوەی چەوسانەوەی کۆچبەرانی ناوخۆ کە زۆربەیان کرێکارانی ناوچەکانی سەر بە نەتەوەستەم لێکراوەکانی ئێرانن، بێمافبوونی بە تەواوەتی پەنابەرانی ئەفغانستان کە وەک هێزێکی کاری هەرزان و بێبەش لە هەر چەشنە بیمە و دەستەبەرێکی کۆمەڵایەتی و ماف و مەزایە فەرمیەکانی دامەزراندن دەچەوسێنرێنەوە، کەڵک وەرگرتنی خراپ لە کاری منداڵان و گرنگی نەدان بە بارودۆخی ژیانی لەشکری منداڵانی کار و هیتر. دەسەڵاتی ئیسلامی بە سەرکوتی توندوتیژی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان، ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایان و خانەنشینان و هەروەها زەوتکردنی مافی خۆڕێخستن لێیان ئیمکانی بەڕێوەبردنی ناڕزایەتی ڕێکخراو و ڕەوای ئەوان لەناو دەبات. هەر ئێستا ژمارەیەک لە هەڵسوراوانی کرێکاری بەهۆی ئەم خەبات و ناڕزایەتیانەوە لە زینداندان یان بەدانانی بارمتەی قورس لە دەرەوەی زیندان بەسەر دەبن.
هەر بۆیە ئەو نێونەرانی کە لەلایەن ڕێکخراوە کرێکاریەکانی سەر بە حکوومەتی ئیسلامیەوە نێردراون نەک هەر بۆیان نییە و ناتوانن کە نێونەرایەتی بەرژەوەندیەکانی چینی کرێکاری ئێران بکەن بەڵکو ئەوان وتەبێژانی حکوومەتی ئیسلامی ئێران. ئێمە خوازیاری جێبەجێکردنی تەواوەتی ڕێکەوتنامەکانی ڕێکخراوی جیهانی کار بە تایبەتی لە پەیوەندی لەگەڵ مافی ئازادی ڕێکخراوبوون و مانگرتن و گرێبەستی دەستەجەمعین. ئێمە خوازیاری کۆتایی هاتن بە ئەشکەنجە و پێشێلکردنی مافە ئینسانیەکانی کرێکاران و هەڵسوڕاوانی سنفی دەست بەسەرکرا و سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی و هەروەها ئازادکردنی خێرا و دەستبەجێیانی. پێویستە کۆتایی بهێنرێت بەو ئێعدامانەی کە ئەمساڵ ڕێژەیەکی بێوێنەی تۆمار کرد و زۆربەی قوربانیەکانیش ئەوانن کە بەهۆی سیاسەتە ئابووری و کۆمەڵایەتیەکانی ڕژیمی دەسەڵاتدارەوە پراوێز خراون ویان سەر بە نەتەوەستەم لێکراوەکانی ئێران لەوانە کورد و بەلوچن. دەبێ کوشتار و ئەزیەت و ئازاری کۆڵبەران لە کوردستان و سووخبەران لە بەلوچستان کە بەهۆی بێکاریەوە گیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بە مەبەستی دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی کۆتایی پێبێت و نێونەرانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕێکخراوی جیهانی کار دەربکرێت.